خاڵی ئەخیر لە مەسەلەی یعنی پەروەردەیە ئەوەیە کە تۆ خۆت ببی بەسەر مەشقێکی باش بۆ مناڵەکانت. زۆر گرنگە ماڵ و مناڵ هەستکەن کەسێکەیە ئەوان چاوی لێ بکەن. تەنانەت لە ناو کۆمەلگاشە ئێستا تەماشاکەی لەم گەڕەکە ئەگەر پیاو ساڵحێک هەبێ هەموو خەڵک ئەڵێ ها تەماشای فلانە کەس بکەن چی پیاوێکی باشە، یعنی ئەبێ بەسەر مەشقی خەڵک. ئەگەر ماڵێکی باش هەبێ هەموو خەڵک ئەیکەن بەسەر مەشقی خۆیان. بەڵام ئەگەر لە ناو کۆمەلگا لە ناو خێزانە سەرمەشقەکان نەمان، ئەگەر باوک یەکەم کەس بێ بۆ ئەوەی بدا لە حرامەکان، ئەگەر باوک و دایک ببنە هۆی ئەوەی کەوام ماڵم باشترین یان خراپترین سەرمەشق بن بۆ مناڵەکانیان، باوک و دایک خراپترین سەرمەشق بن بۆ مناڵەکانیان، ئەی ئەبێ مناڵەکانیان چۆن دەرچن. ئەگەر دایک بەبەر چاوی کچەکەیەوە، ئەگەر دایک بەبەر چاوی کچەکەیەوە کە لە ماڵ دەرئەچوو وەک ئاسپ وابوو ئەو پەڕیخۆی ڕازانەوە کە ئەهاتەوە بۆ ماڵ بۆ لای مێردەکەی وەکو مەیمون وابوو، ئەو کچە چۆن دەرەچێت سبەی بۆ مێردەکەی کە شووبکە چۆن دەرەچێت؟ طبعاً لە دایکی باشتر دەرناچێت. ئەگەر باوک ئاسانترین شت لە لای دین و نوێژ و ڕۆژ و زەکات و ئەمانە بوو، بەبەر چاوی مناڵەکانیەوە غەشەکە، بەبەر چاوی مناڵەکانیەوە فێڵەکە، مناڵەکەی فێری قۆڕبڕینەکە لە معاملە، لە دزیکردن، لە خەڵخەڵەتاندن، ئەو مناڵە چۆن دەرەچێت؟ والله سبەی کڵاوی شەخاتە سەر باوکی و باوکی شەخەڵەتێنێ. بەڵام ئەگەر باوک قودوەیەکی تەواو بوو، کاتی نوێش ئەی خستە بیری مناڵەکەی، کاتی کاسبی ئەی خستە بیری ئاگات لە خۆت بێ کوڕم وریا بە، وریای حرام بە، وریای ترازۆکە بە، وریای ترازۆکە بە کوڕم، وریای ئیشەکەت بە، کوڕم ئامان خوا ئاگادارە، خوا چاودێریمانە، خوا ئاگای لێمانە، بەردەوام لە هەموو شتێکە. لە مەسەلەی سڵەی ڕەحمە یەکەم کەس بێ هاندەری ماڵ و مناڵی خۆی بێ بۆ ئەوەی سڵەی ڕەحم بەجێ بێنن، ئاگاتان لە خزمەکانتان بێ، ئاگاتان لە مامەکانتان بێ، ئاگاتان لە فڵان و فیسان بێ، ئاگاتان لە هەژاران بێ. من پیاو ئەناسم هەلە مزگەوتەی خۆمانە دانیشتووە ئێستا لێرە مناڵەکەی دێنێت لەگەڵ خۆیان یان جاری وا هەیە یەک دوانێکیان دێنێت، ئەو پارەی کە ئەیەوێت خۆی بیخاتە ناو سنووقی مزگەوتەکەی دا دەسی مناڵەکەی بیخاتە ناو سنووق مزگەوتەکە، ئەو پارەی کە ئەیە بیا بە فەقیر و هەژار بە مناڵەکەی ئەڵێ بیبە بۆیان. مەبەستی ئەوەیە فێری خێریکە، فێری چاکەی بکە، با ئێمە قودوە بین بۆ مناڵەکانمان بۆ چاکەکاری، لەبەر ئەوە خوای تەعالا ڕەبتی ئەکا بە چیەوە؟ ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. تو أجر قدوي من هالكاني خود نبي لمالو، قدوي جنكات نبي لمالو، أي بيت قدوي متقين. آخر تو كاتي دوابك خوابت كاتا قدوي متقين كتو قدوي جنو من هالكات بي. چند كسمان إيسا أليرا هل بجاردن بكري يكي كمان هل بسين ريو من هالكاني بان بكري بزانم چند کەس شایەت چەند کەس ژن و مناڵەکەی شایەتی چاکی بۆدا خۆزگا تاقیکردنەوەیکی وا بوایە، چەند کەس ژنەکەی ئەڵێ واللهی ئەشهەدو بالله من لێ ڕازیم، مناڵەکانی بڵێن ئەشهەدو بالله باوکمان شایستەیە. یعنی مامۆسایەک لە مامۆسا بەرزەکانی سووریا کە مدەیەک عالمێکی گەورەی سووریا بوو، ئەو ڕۆژە گوێم لێ بوو یعنی ژیاننامەی ئەخوێناوە، ئەیوت من زۆربەی جار باوکی یەکە بۆ لە عولەما گەورەکان ئەیوت زۆربەی جار شەوان کە هەڵەسام لە دەنگی گریانی شەونێژی باوکما هەڵەسام. یعنی کاتی ئەمبینی باوکم شەو نوێژیەکە ئەگریە و دەستی بەرز کردوەوە ئەپارڕێتەوە لە خوای تەعالا ئەو هەڵێساندە. بۆیە بوو بە ئەو پیاوە